بینەرانی عزیزی NRT ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی نوێیشەن بە دیدارتان شاد دەبینەوە. بەرنامەی ئەم جارەمان تەرخانە بۆ کرێچێتی یان بەمانایەکی دیکە تەرخانە بۆ کێشەی کرێچێتی لە هەرێمی کوردستاندا. لەم کوردستانە عەزیمە و لەم خاکەبەرینە چەند خێزان کرێچیە؟ بۆچی کرێچێتی بۆتە مێردەزمە بەسەر شانی هەژارانەوە؟ ئایا ئەمە لەبەر بژێوی خراپی ژیانی خەڵکیە یاخود کێشەی کرێچێتی نەتوانراوە بە شێوەیەکی زانستی سیستماتیزە بکرێ؟ چەند فەرمانگەی حکوومەت ئێستا لە کرێچێتیدایە؟ پەرلەمانێکی کرێچی و حکوومەتێکی کرێچی دەتوانن کێشەی کرێچێتی لە هەرێمی کوردستان چارەسەر بکەن؟ پرۆژەکانی بواری نیشتەجێبوون تا چەند دەتوانیوێتی چارەسەری کێشەی کرێچێتی بکات لە هەرێمی کوردستان؟ ئایا هاوڵاتیان لە دەوری فەرمانگە حکوومیەکان کە کرێچین ڕاز و نیازیان چییە؟ ئەمانە و چەندین پرسیاری دیکە لەم بەرنامەی شەندا دەخەینە ڕوو. پۆلیسم لە کەلارم کرێچیم مانگی 250,000 کرێ خانووە دەم ڕاتبەکەمش 700,000 دینارە تا ئێستا حکوومەت هیچ شتێکی بۆ گەرمیان نەکردە یعنی بۆ مەسلەی کرێنشینەوە شێلە. من لە کرێچیەکەم مانگی 120,000 دەمە کرێ بە حکمیەوەی لە دەستگایەکی حکومی بەعقد تعین بووم 425,000 وەرەگرم لە بەرامبەر دە 120,000 دەمە کرێی خانووەکەم کە بە حکمیەوە خانووەکەمیش تەجاوزە بەڵام پێچەوانەی ئەوە کە ئەوەی وا خانووی هێنی هەیە کە مڵکداری هەیە ئەوانە تقریبان 250 وەرەگرن بەس بەڵام من بە حکمی ئەوەی 120,000 دەم بە کارەبا و ئاو ئەبەس ئەوەکی نابێت گەژەکە حوشی خۆمیش بێ هەرکری ئەوانە کارەبا و ئاوە دەم بەس ئیتر بە کارەبا ئەوە چێتە تقریبان 150 ئەگەر بچێت تقریبان ئەوەیە بەس بەڵام من لە ناو 118 مترە ئەژیم بە حکمیەوەی دارە هەم لە تەجاوزە ئامەی کرێچی و مەعاشەکەم 630,000 200,000 چێ و مەعاش و وە کارەبا و ئاو ئیترا ڕاتە خاوەن عایلەم و کرێنشی و ئام زۆر خراپە یعنی خەڵکە هەمووی هەژارە ئەوەی ڕاتبیش هەیە ڕاتبەکەی بەژەوە ناکە ینی بشێوی ژیانی پێ بکە یعنی ژیانی خۆش بادەسەر لەبەرەوە نیوەی ڕاتبەکەیدا دەکرێنشین خانوو ئام لە کەلارە زۆر گرانە ینی بۆ کرێەوەی شتێلە ینی لە 250 کەمتر نییە لە هەموو شوێنەکانە ئینیوا هەیە من نەزانم 300,000 کریەدا فەقیرە مەعاشەکەی 400,000 ئایا وەچی بژێ وەچی بژێ وە 300,000 کریەکاریەکە بەخوا جاری وایە هەفتەیە من واجبەکەم وچم کریەکاریەکەم بۆ بنەوە دەری نایێ بۆ من هەمە ئیجارە 200,000 تقریبان ئیجارە دەم مناڵە مەسروفە خواردەمەنیە خۆت هەر باشێکی جەزانێ گشتیش ئاگادارە گشتی هەموو کەسێکی جەزانێ کری ئەدەم 400,000 مەمێنێتە 400 ئایا مەعیشەتەوەی دەڕێەوە ئایا نەخۆشینێکە ئایا خەسەخانەیەکە ئایا ئەملایەکە ئایا میێوانداریەکە خاوەن پێنج لە قۆد و نوێنەرایەتین لە هەرێمی کوردستاندا ئەتوانم بڵێم لە کۆمەڵەکەی ئێمە بە نزیکی 40,000 خێزان لە لای ئێمە بۆ بە ئەندام و کرێنشین وەکو ڕێژەش ئەتوانم بڵێم لە 132 خەڵک کرێنشینە بە هەموو جۆرەکانی. ئێوە وەکو کۆمەڵەیەکی سەراپاگیر لە کوردستانە ڕێژەی کرێنشینی ڕۆژانە لە کوردستانە بەرەو زیادبوون و چیا بەرەو کەمبوونەوە؟
بەڵێ بێگومان بەرەو زیادبوونە چێلەبەری ڕۆژ بە ڕۆژنەوەی نوێ پێ ئەگات و ئەو خەڵکە هەمووی پێویستی بە شوێنی نیشتەجێبوون و تا ئێستا ئەو خەڵکە کەم درامەتەی کە نەیتوانیەوە یەکەدابین کە هەروەکو خۆی لە کرێچێتیا ماوەتەوە هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە بۆ ئومێدی ئەوەین کە لەم ساڵدا دەست پێ بکرێت لە ڕێگەی حکوومەتەوە چارەسەرێکی کەمکردنەوەی ئەو قەیرانە بکرێت. بەپی لێدوان و ئاماری هەرێم ڕێژەی کرێنشینی لە ئێسارەمی کوردستانە لە سەتادەیە. بەڵێ بێگومان ئەوان بەپی ئاماری بۆ نمونە شارەکان باسی ئەکەن من تەوقعکەم کە ئەوان بەو شێوەیە تێگەشت بن بەڵام بەپی ئەو داتایی لە لای ئێمە سەردانی مەدانی زۆربەی شوێنەکانمان کرۆ بۆ نمونە هەیە 3-4 خێزان لە ماڵێکە ئەژین کە بۆ نمونە 2 کوڕە کە لە ماڵی باوکی شابووکو کرێکی حسابک ئەگەر خۆی هیچ مڵکێکی نەبێ یاخود چەند ماڵ هەیە بە یەکەواژین یاخود زۆربەی ماڵەکان کە لە ڕێگەی حکوومەتەوە داتایان کۆ ئەکرێتەوە زۆربەی زۆری ناڵێ من کرێنشینم لەبەر خاوەن ماڵەکە کە خاوەن ماڵەکە وای تێگەیاندووە زەڕی بنێات بڵێ ئەمە ماڵی خاڵمە یا ماڵی پورمە کرێم لێ ناسەرنین ئەوان بەو شێوەی ئەو داتایان دیاری کردووە بەڵام بە بۆچوونی ئێمە لەوە زیاترە. لە گەرمیانە ئێستا کرێنشینێکی زۆر هەیە نزیگەی 2000 ئەو ئامارەی 2 ساڵ پێش ئێستا لە زیادبووندایە بەڵام تا ئێستاکە یەک خانوو بۆ کرێنشین نەکراوە. هەر فەرمانبەرێک یان کریەکارێک لە فەرمانبەرەوە دەست پێ فەرمانبەری موچەکەی 600,000 یان 500,000 لە خانوویەکی کرایە بە 250 بە 300,000 دینار. یعنی ئەگەر خانوویەکی تۆزیە معقول بێ و بۆ خێزان بشێ لە 300,000 کەمترنیە لەوانەیە خۆش ئاگاداربی لە شارەکە. یعنی تۆ 500 یان 600,000 موچەکەت بێ 300,000 بێ بەکرێ خانوو 300,000 ژیان بە 300,000 ڕابڕێەوە. خانی هاوڵاتیان لێرە بە پێی ڕوبەری خانوەکان ئەگۆڕێن 100 مەتری لە دەوری لە 3 وەرەقۆتیایەتی بە پێی مواصفاتی خانوەکە هەتا 5 وەرەقەشمان هەیە خانووی کرێمانگانە ئەگەر بوو بە 150 و بە 200 یارە سیارەکەشی فەرقەکە دەچێتە 6 وەرەقە 7 وەرەقە لەو سیارانەیە 250 مانەیە هەتا 500 تقریبا زیاتریشێ ئەگەر مەوقعەکەی گونجاو بێ بۆ ئەوەی دەوایری حکوومەتی تێبچێت تا 1.5 ملیۆن دووشەچ هەمانە زیاتریش. بۆچی کرێچێتی بۆتە مێردەزمەیەک بەسەر شانی هەژارانەوە؟ ئایا ئەمە لەبەر خراپی بژێوی خەڵکە یاخود ئەمە بە شێوەیەکی زانستیانە و سەردەمیانە ڕێک نەخراوە؟ ئەتوانم بڵم بۆ هەردوو شتێگەڕێتەوە. بۆ نمونە ئەوانەی کە ئێستا بەدەست کرێچێتیەوە ئەناڵێنن داهاتێکی ئەوتۆیان نییە یاخود فەرمانبەرن ئەو موچەی وەرەگرن تەنها بەشی مەساریفی ڕۆژانی خۆیان و خێزانەکانەکە سەرڕێ ئەوەش خاوەن ماڵەکانی شەرمۆتەکەیکن زۆربەی خاوەن ماڵەکان احترام مێناڵم هەمویان زۆربەی خاوەن ماڵەکانیش ئەگەر بۆ نمونە هاوڵاتی لە خانوەکەیە بێ ئەگەر سەریمان کرێی نەبێ بیاتێ مناعەتی نییە داوای ئەوەی لێکا کە خانووکەی بۆ چۆڵکا بە حکمی ئەوەی کە ئەو مانگە کرێ نێوت یعنی خاوەن خانوەکانی زۆر غەدر لە کرێنشینەکەن زۆربەی زۆریان ئەو شتە عرف و عادەتە لەلایەن کە ئەگەر کرێچیە مانگە کرێکەنەیە بە کابرایەکی خراپی ئەزانن ئیتر ناگەڕێنەوە بۆ ئەوەی بزانن ئەم کرێنشینە ئەم مانگا داهاتی هەبوو بیاتێ یان نەیاتێ ئەگەڕێتەوە بۆ هەردوو لایەن. وەک خاوەنی نووسنگەیەک بە کرێدان و فرۆشتنی خانوو نرخی کرێی خانوو لەم گەڕەکەیە کە گەڕێکی بەختیاریە و یەکێکە لە شەقامە سەرەکیەکان چەندە؟ نرخی کرێ لەم شەقامەیە بۆ ماڵ تۆزێک گرانە گەڕێتەوە بۆی کە سعری مڵکەکە لێرە گرانە عادەتەن سعر لێرە کە خانوێک بگری بەکرێ لە دەوری 1200 بۆ 1500 دلار زۆر جارەچێتە 2000 دلار بۆ 3000 دلاریشی تیاوەش کە ماڵێک ناتوانێت داهاتەکەی چەند بێت و 1000 دلار با بەکرێ چەندی شەخوا ناتوانێت دابینی کە لەبەرەوە زیاتر بۆ فەرمانگەکان و کۆمپانیاکان بەکاردێت. چیتان کردو وەک پەرلەمان بۆ ڕێخستنی کرێ بەگشتی؟ بەڵێ دیارە ئەمە پەیوەندی بە ئەو بارە نائابووریە ئەو بارە ئابووریە ناجێگیرەوە هەیە کە لە هەرێمایە کە ڕۆژ بە ڕۆژ کرێی زەوی بەرزەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ کەرەسەی خانوو زیاکات و ناجێگیریەک هەیە لە هەموو کاڵاکانی بازار لە پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی کەسەکان لە خواردەمەنی و لە جلوبەرێک لە هەموو پێداویستیەکانی کە کاڵاکان بەرزە بنەوە بەبێ ئەوەی حکوومەت هاتبێت ئەمە ڕێک بخات ئەمە پەیوەندی بەوەوە هەیە کە هەمووی تاواوکەری یەکتریە کرێ خانوو لە بەرامبەر زیاکە زەوی زیاکە کەرەسەی بیناسازی زیاکە جلوبەرێک زیاکە خواردەمەنی زیاکە لە بەرامبەرە موچە یان زیاناکە یا ڕێژەیەکی زۆر کەم زیاکە کە حکوومەت نەیتوانیوە بێت سیستمێکی ئابووری و جێبەجێ بکات کە ئەمە ڕێک بخات کە ئەمە ئیشی حکوومەتە ئەمە هەمووی
بەیەکەوە بەستراوە و هەمووی پەیوەندیدارە بە یەکتریەوە هەر کامێکیان زیاب بکە لە بەرامبەرە کاڵاکانی کە سەرجەمیان نرخی بەرزە بێتەوە بۆیە ئەمە ئەرکی هەموو لایەنە پەیوەندیدارەکانە هەموو دەسەڵاتەکانە و بە تایبەتی ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە ئابووریەوە کە ئەمە ڕێک بخەنەوە و بە شێوەیەک ئابووری ئەم هەرێمە ڕێک بخەن کە لە بەرامبەر بەرزبوونەوەی موچەیە کاڵاکان بەرز بێتەوە یان باڵانسێکی وا وەربگرێت کە نەکەر موچەخۆر خەڵکانێکی زۆر هەیە لەم هەرێمەی ئێمە موچەخۆر نین ئەمانەش ژیانیان کاتێ موچەخۆر موچەکەی بەرزە بێتەوە ئەم داهاتەکەی جێگیرە ئەمیش ئەرکێکی زۆر باری ئابووری ئەکەوێتە سەر شانی کە ناتوانێت ژیانی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی خۆی دابینکە ئەمە پێویستە سەرلەبەری بگۆڕێت و هەموو دەسەڵاتەکان پەیوەندیدارن پێکەوە بەڵام تا ئێستا پەرلەمان بەداخەوە هیچ هەنگاوێکی بۆ مەسەلێ نەناردووە داواکاری لە حکوومەت نیشتەجێ دابین کە بۆ هاوڵاتیان داواکارین لە حکوومەت و ئیدارەی گەرمیان و شارەوانی هەوڵێکی جدی بدەنەوە کە بۆ ئەوەی کار بکەن بۆ ئەو خانوە زەوی تەرخان بکەن بۆ کرێنشین هاوڵاتیان کێشەیە ئەویان هەیە هیچ سانسۆریان کۆنتترۆلە نییە لەسەر بڕی ئەو کرێی کە دانرێ لەسەر خانوەکان لەسەر شوێنەکان کە دەدرێ بکرێ ئێوە تا چەندە ئەم کارە پێوەستە بە ئێوە چیە سەرپەرشتی ئەساسن چێ سەرپەرشتی دانانی ئەم نرخانە ئاکات هاوڵاتی بە ئارەزووی خۆی دایانێ یان ئەوە حکوومەت یان خەڵکی تر بەشدارە لە دانان و کۆنتترۆلکردنیە بەڕای من ئەمە پێویستی بەوە هەیە دایرێک تازەی بۆ ئیستحداس بکرێ بەڵام بینایکی بۆ دروستکرێ لامان کاتیشە یعنی لە ئیستحداسکردنی دایرەیە بەڕاستی پێویستە بینایکی بۆ دروستکرێ و ئەوە زیاتر گرفتی خەڵکی عامە گرفتی دایرەکان نییە دایرەکان ئەیانەوێ بینای بەکرێ بگرن لیژنەی بۆ دروستەکەن وەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتی خانوبەری سلێمانیش ئاگاداری ئەوە ئەبێت یعنی بەڕێوەبەرایەتی خانوبەرە ئەندامە بێت یان لەگەڵ وەزارەتی داراییە بۆ ئەوی کەوا نرخێکی گونجاو دابنن جایتر ئەو نرخە چەند گونجاو چەندە گونجاوە بەڕاستی ئەوەگرێتەوە بۆ ئەو لیژنەیە بۆیە من پێم وایە ئەوە پێویستی بە دایرەیەک هەیە ئەم دایرەیە هەتا وەکو کێشەی کرێنشین تەواو بێت پێویستە دایرەیەکی وا هەبێت بۆ ئەوەی کەوا هەچ کاتێ خانوو لە درێ بکرێ لە ڕێگەی ئەو فەرمانگە معنیەوە بێت و ئەو فەرمانگەیە بە شێوەی ڕسمی بیداتەکرێ یعنی وەکو هەموو دنیا کە چۆن بینایەگەگری بکرێ لە ڕێگەی حکوومەتەوەیە پێویستە لە هەرێمی کوردستانشا بیر لەوە بکرێتەوە ئەو شوێنانی کە کرێچین حکوومەت کرێکان بۆ دابنێ و ئەگەر خاوەن بڵین کرێچێکەش نەیتوانی ئەو پارە دابین کە حکوومەت بەشی لە کرێکەشی بۆ بدات ئەڵێن هاوڵاتی هەژار ناتوانێت لە ئێستاە خانوو بکرێ بکرێ وەڵا فعلا ڕاستە چکە ئاستی کرێ بەرزە لێرە یعنی ئەگەر هاوڵاتی هەژار معاشەکەی چەندەوە تا ئەگەر معاش خۆر ئەگەر مانگی 700,000 ناریشی هەبێت ناتوانێت خانوویەک لێرە بگرێەوە بە 600,000 نارەوە 500,000 دینار هۆکارە هەرە سەرەکیەکانی بەرزبوونەوەی ڕێژەی کرێنشینی یان کرێچێتی لە هەرێمی کوردستان بۆ چێگەڕێتەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بێگومان ئێمە وەکو هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر کەم دەرامەت و داهات محدودمان هەیە کە ژیانی ڕۆژانەیان داهاتێکە کە تەنها ئەتوانن بژێوی ژیانیانی پێ بەسەربەرن ناتوانێن یەکە دابینکەن دیارە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو خەڵکە بەرەو زیادبوون ئەڕوا بۆ نمونە خێزانێک کرێنشینە سیرەکەی ماوەی ساڵێ 2 ساڵ چەند ساڵ بەسەرا ئەچێ مناڵەکانی گەورە ئەبن یاخود زەواجەکە کوڕەکەی یاخو کچەکەی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێژی کرێکی زیاتر بێت و هیچ چارەسەرێکیشی نەبووە تا ئێستا بەو هۆیەوە زیاد دەکات. یەکێکی دیکە لە هۆکارەکان دەوترێت ئەم هەموو فەرمانگە حکومیەیە یان دام و دەستگا حکومیەکانە کە دیسان لە خانووی کرێدان واتە کرێچین ئەمە بۆتە هۆکارێکی سەرەکی لە زیادبوونی ڕێژەی کرێنشین و کرێچی بێگومان بۆتە هۆکارێکی سەرەکی لە زیادبوون ڕێژی کرێنشین و لە زیادبوونی نرخی کرێکەش کە ئەو یەکانی کە ئەدرێ بە فەرمانگەکان بۆ نمونە بە کۆمپانیەکان کەرتی تایبەت بۆ نمونە بە باسی خۆشمانکەین بە ڕێکخراوەکان ئێستا ئێمە لەم شوێنەیە کرێچین و ماڵی کەسێکە کە بە کرێگرتومانە دیارە ئەمانش بە حکمی ئەوەی کە دەوائرێکی حکومی نییە کە ئەم شێوازە خەڵکی تیا کۆ بێتەوە وەکو کۆمپانیا وەکو فەرمانگەی حکومی وەکو ڕێکخراوەکان مەجبورن پەنا بۆ ئەوە بەرن کە خانووی هاوڵاتی بگرن بکرێ ئەو هاوڵاتیش لە ئەلانیا کە هەڵیەواسێ پێشە مشتی ئەنووسێ ئەم یەکەیە بۆ فەرمانگەکان یاخود بۆ کۆمپانیا و کەرتی تایبەت ئەو کۆمپانیا و کەرتی تایبەتە مەبلەغێکی زیاترەیە بە خاون ماڵ و خاون ماڵ نایە بە هاوڵاتیە کە نەتوانە ڕبعێکی ئەو مەبلەغە با بە و یەکەی کە تیادا ئانیشێت دەوترێت مەشروع و پرۆژەی زۆری لەبارەی نیشتەجێبوو ناکراوە تا چەندە پێ وایە ئەم مەشروعانە لە خزمەت خەڵکی هەژارە بۆ کێشەی کرێنشینی بەرەو کۆتایی یان بەرەو کەمکردنەوە بردووە
من پێم وایە گە سەیری ئامارەکان بکەیت و سێری ئەو هەموو شوقانە بکەیت کە کۆمپانیەکان دروستیان کردووە ئەم کۆمپانیایی کە دروست کراون حکوومەت لەبەروی کەوا بێ بەرنامەی بێپلانیشی پێوە دیارە نەیانتوانیەوە بەڕاستی هەدەفی خۆیان لە ساسە پێکن ئەگەر بڵێ نیان پێکاوە هەدەفیان پێکاوە بەڵام نەیانتوانیەوە لە ساسە هەدەفی خۆیان پێکن بۆ یاگە سەیری ژمارەکان بکەین سەیری داتاکان بکەین ئێستا نزیکەی 40,000 کرێچی هەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەیە حکوومەت هەم خۆی کرێچی بێت و 40,000 کرێچی شوێنێک نەبێت یا دابنیشن بۆیە من پێم وایە ئەو بەرنامانی کە هەیە بەرنامەی ئەتوانم بڵێن کاڵوکرشن و بەرنمەکان هەدەفی خۆ ئامانجەکانی خۆیان مەتەواتی نەپێکاوە بۆیە پێویستە هەموو لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوە بکەن و بەرنامەی نوێ دابنن بۆ ئەوی کەوا خزمەتی هەژارترین کرێکی بکەن بۆ سەرەوە.